کام هەڵبژاردنە ئەنجام دەدرێت. دووبارەکردنەوەی هەڵبژاردن یان هەڵبژاردنێکی 7 ساڵ دووەکەوتوو. ماوەی 7 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان دووەکەوتووە. هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیش 25 ساڵە ئەنجام نەدراوە. بەڵام ساڵێکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، هەوڵ هەیە بۆ دووبارەکردنەوەی. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لا ساڵی 2014دا ئەنجام درا. تا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بەردەوامن لە کارکردن. هەرچەندە لە 2010دا وادی کارکردنیان کۆتایی هات، بەڵام یاساکەیان بۆ هەموار کرایەوە. دوای ئەوەش دادگای باڵای فیدراڵی عێراق لە 24 ئەیلولی 2023دا با بڕیارێک کۆتایی بە کارکردنیان هێنا. زیاتر لە 2 ساڵە کاری ئەنجومەنەکان بە هەڵپەسەردراوی ماونەتەوە. بەشێک لە ئەندامەکان دەوام دەکەن و بەشێکی تریان دەوام ناکەن. بە گوێرەی یاساش ڕاگەیاندنی وادەی هەڵبژاردن لە دەسەڵاتی سەرۆکی حکومەتدایە، بەڵام نە لە ڕابردوونە لە ئێستاش ئامادەنیە باسی بکات. بەڵام بۆ ئەوەی حکومەتێک باخواستی تەنها حیزبەکەی خۆی دروست بێت، چەند جارێک باسی دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 کار دەکەن. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش ماوەی یاساییان بەسەر چووە و کۆمیسیۆنی عێراقیش لە ساڵی نوێدا بە هەمان شێوە وادەی یاساییان تەواو دەبێت. کەواتە ئاستانگە یاساییەکان زۆرن بۆ هەر هەڵبژاردنێک. دەبێت یاسای نوێ بۆ هەڵبژاردنە دەربکرێت و کۆمیسیۆنیش کارا بێت. ماوەی 6 مانگ پێشتریش وادەی هەڵبژاردن دیاری بکرێت تا کۆمیسیۆن دەرفەتی ئامادەکاری هەبێت. بەم دۆخەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دووبارە بکرێتەوە. پێویستی بە کۆمیسیۆن دەبێت. بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆنیش یان دەبێت پەرلەمانی عێراق دەست بەکار بێت و کۆمیسیۆن کارا بکاتەوە، یان دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و هەمان کار بکات. ئێستا دەکرێت حکومەتی هەرێم وەڵامی ئەو پرسیارە بداتەوە: ئاخۆ وادەی ئەنجامدانی کام هەڵبژاردنە هاتووە؟